بۆچی ئەمریکا پەشیمان بۆوە لە ڕوخانی ڕژەمی ئێران؟ تەکنیک یاخود ڕێکەوتنی نهێنی. ماوەی زیاتر لە 20 ڕۆژە خۆپێشاندان و ناڕەزایەتی تند و فراوان تەواوی ئێرانی گرتۆتەوە و هەموو خەڵکی ئێران بەسەرجەم گەلان و نەتەوە جیاوازەکان ڕژاونەتە سەر شەقامەکان و داوای مافی زەوتکراویان دەکەن و داوای ڕوخانی ڕژێمەکە دەکەن. لەو ماوە کورتەدا بەپێی زانیاری ئاژانس و ڕێکخراوە مرۆیە نێوخۆیەکانی ئەو وڵاتە بێت ژمارەیەکی بێشماری خەڵک بەدەستی ڕژێمەکە لەو خۆپێشاندانانەدا کوژراون کە باز لە 12,000 کەس دەکرێت جگە لە دەستگیرکردنی 11,000 کەسی دیکە کە بە جوڵێنەری ئەو ناڕەزایەتیانە دەدرێنە قەڵەم. لە سەرەتای خۆپێشاندانەکاندا ئەمریکا بەردەوام چاودێری ڕەوتی ناڕەزایەتیانی دەکرد و خودی سەرۆکی ئەمریکا هەموو ڕۆژ بۆ ڕۆژنامەوانان باسی هەڵوێستی خۆی و وڵاتەکەی دەکرد لەسەر ئەگەرەکانی گۆڕانکاری لە سیستمی حکومی ئەو وڵاتەدا و دەیگوت بە دڵنیاییەوە گورزی کوشەندە لە سەرکردایەتی ئێران دەدەن و ناهێڵن خوێنی ئەو خەڵکە بە فیڕۆ بڕوات. لا شەوی دووشەممەی ڕابردوو ئاستی دەستپێکی جەنگە کوشەندەکە تا ئاستی سفر نزیک بۆەوە و هەر بۆیە جوڵەی بەپەلە کەوتە ناو کۆشکی سپی و پێنتاگۆن و چاودێرانی سیاسی پێیان وا بوو کە بە دڵنیایی بەرپرسانی ئێرانی دەکرێنە ئاماج. بەڵام لە پرێکدا تەواوی هاوکێشەکان گۆڕان و دەنگۆی لێدان لە سەدەوە هاتەوە سفر. گۆڕانکاری لە هەڵوێستی ترامپ و کۆشکی سپی بەرامبەر ئێران گومان و دوودڵی زۆری دروست کرد و هەرزوو دەستگا میدیا گەورەکان و شرۆڤەکارە وردەکانی کاروباری ئەمریکا دوو ئەگەریان خستە ڕوو سەبارەت بەو هەڵوێستانە و ناوخۆی ئێرانیش تا ڕادەیەک خاوبوونەوەی بەخۆوە بینی. بەشێک لە چاودێرانی سیاسی دەڵێن ئەوەی ئەمریکا کردی هۆکارەکەی ملدانی ڕژێمی ئێران بوو بە هەموو مەرج و داواکاریەکانی ترامپ. ئەوەش بەنهێنی و تەنانەت واشنگتن پۆست بڵاوی کردەوە کە عەباس عێراقچی لە پەیوەندیەکی نهێنیدا بە وەزیری دەرەوەی ئەمریکای گوتووە هێرش مەکەن و ئامادەی هەموو دانوستانێکین. بەشێکی تر لە چاودێران دەڵێن نەخێر ئەمە تاکتیکی هەمیشەی ترامپ و بۆ غافڵگیرکردنی سەرکردەکانی ئێرانە و مەلەفی لێدان و کۆتایی هێنان بەڕژێمەکە لەسەر مێزی ئۆفیسەکەیەتی و داینەخستووە. چاودێرانی سیاسی دەڵێن ئەوە سیاسەتی تایبەتی ترامپە کە پێی دەگوترێت غافڵگیری کە لە کاتی گونجاودا لێی بدە. ئەو سیاسەتەی لە ڤەنزوێلا پەیڕەو کرد تا لە شەوێکی درەنگدا سەرۆکی وڵاتەکەی لە ئاسمانەوە ڕفاند و هەمان ئەو سیاسەتەی جاری پێشوو لە جەنگی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران پەیڕەو کرد. کاتێک لە کۆنگرەیەکدا ترامپ گوتی لەگەڵ ئێران نزیکین و دانووسان دەکەن، بەڵام شەوەکەی و لە کاتژمێری سفر و بێ ئاگایی سەرکردایەتی ئێران گورزی خۆی وەشاند. جارێ نازانرێت باوردی ئەم جارە چی دەبێت و چی ڕوودەدات، بەڵام وەکو دەڵێن هەموو ئەگەر و ئۆپشنەکان کراون و هێشتا سەرەتایە بۆ ململانەکانی نێوان ئێران و ئەمریکا.